بێتۆم کاتتان باش زۆر بابەتی گرنگەوەی پەیوەندی بە بەهای دینار و دۆلارەوە هەیە. سیاسەتی بانکی ناوەندی عێراق چییە بێ لە نزیک مەودا و دوور مەودایە بۆ دەستکاریکردنی بەهای دینار و دۆلار، هەروەها ڕۆڵی بانکەکانی عێراق، بابەتی متمانەی خەڵک بە بانکەکانی عێراق لەگەڵ بەڕێز دکتۆر باسل عەبدولهادی بەڕێوەبەری گشتی لە بانکی ناوەندی عێراق گفتوگۆ دەکەم. دکتۆر زۆر سپاس بۆم دەرفەتە. سەرەتا حەزەکەم باسی ئەوم بۆ بکەین. ئێمە زۆر بەلامانەوە گرنگە بزانین هەر بەرپرسێکی بانکی ناوەندی عێراق دەبینە پرسیاری لێ دەکەین. هیچ پلانێکتان هەیە بۆ دەستکاریکردنی بەهای دینار لە بەرامبەر دۆلار بەم نزیکانە، یان تاکەی بیر لەم بابەتە ناکەنەوە؟ بداية شكرا لحضرتك وشكرا لقناة روداو. سەرەتا سوپاس بۆ بەڕێست و سوپاس بۆ کەناڵی ڕووداو بۆ ئەم میوانداریە. لە ڕاستیدا بانکی ناوەندی عێراق ئەو ئامانجە سەرەکیەی بۆ خۆی داناوە و ئامانجێکی هەمیشەیش دەبێ بێگومان بریتە لە سەقامگیری بەهای دینار. بێگومان وەکو جەنابت و بینەرانیش دەزانن ماوەیەک لەمەوبەر گۆڕانێک لە بەهای دیناردا ڕوویدا و ئەوەش کۆمەڵێ هۆکاری هەبوو کە لە ڕووی ئابوووریەوە بیریان لێکرابووەوە و تەنانەت لەگەڵ ڕێکخراوە داراییە نێودەوڵەتیەکانیش گەنگەشەکرابوو پێشەوەی بڕیاری کۆتایی لێ بدرێ. ئەوەش لە پێناوی پارێزگاری لە توانای بەردەوامی ئابووری عێراق. ئەو بەهایەی جارانی دینار نەیدەتوانی ئەم ئەرکە جێبەجێ بکات و بەردەوامی بە ئابووری بدات. بۆیە لێکۆڵینەوەکان بۆ ئاراستەیە بوون کە ئەو نرخە دەستکاری بکرێ و نرخێکی گونجاوی بۆ دابنرێ کە بتوانین لە ڕێگەیەوە سەقامگیریەکی درێژخایەنی ئابووری مسۆگەر بکەین. ئەمڕۆ ئامانجی سەرەکی بانکی ناوەندی بریتە لە پارێزگاری لەو نرخە بەبێ جیاوازی لە نێوان بەهای دینار لە بانک و بەهای دینار لە بازار. ئەمە بۆ ئێمە گرنگە بۆ ئەوەی لە بازاردا یاری بە بەهاکەی نەکرێ و نرخی شتومەک نەکەوێتە هەڵبەز و دابەزی بەردەوام. ئەمە ئامانجی ئێمەیە و ئامانجێکی دوورمەوداشە. هیچ پلانێکتان هەیە تا چەند ساڵی دیکە بیر لەوە ناکەنەوە کە دەستکاری بەهای دینارکەن لە بەرامبەر دۆلاردا؟ نەخێر، ئێستا هیچ دیدگایەکمان نییە بۆ گۆڕینی ئەم بەهایە. مادام ئەم دۆخە ئێستا گونجاوە و ئەم نرخە دەتوانێت سەقامگیری بەدی بهێنێ و دەتوانێت وەڵام دەرەوەی هەموو چالاکی ئابوووریەکان بێت، چونکە زوو گۆڕینی بەهای دراو کێشە دروست دەکات. بۆیە دەبینی هەموو بانکە ناوەندیەکان لە جیهاندا لە هەوڵی ئەوەدان تا چەندی ممکن بێت پارێزگاری لە بەهای دراو بکەن. باست لەو جیاوازیە کرد کە لە نێوان نرخی دینار و دۆلارێ لە بانکی ناوەندی عێراق لەگەڵ بازاڕەکاندا جیاوازیەکە زۆرە لە 146 هەندێک جار ئێستا بە 149 هزار دینار لە بەرامبەر 100 دۆلار. هیچ پلانێکتانەیە ئەو گاپە ئەو فەجوەیە کەمکەنەوە، ئەو کەلێنە زۆر نەبێ بچووکیکەنەوە؟ بەڵێ، خۆی ئامانجەکە ئەوەیە ئەو کەلێنە ببێتە سفر، بەڵام لە هەموو دنیادا ناتوانرێت ئەو کەلێنە بکرێتە سفر. بۆیە ڕێژەیەکی قبولکراو هەیە کە بریتە لە 4%. یعنی چەندەکە بە 1000 بۆ 100 دۆلار چەند دەکات؟ واتە بۆ نمونە ئەگەر نرخی دۆلار 100 هزار دینار بێت، ڕێگە پێدراوە کە لە بازار 104 هزار بێت. ئۆکێ، ئێستا ئەگەر بە 146 بێت نرخی گونجاو چەندە لە بازار؟ لێرەدا دەکرێت جیاوازیەکە 6 بێت. واتە ئێمە دەیفرۆشین بە بانکەکان بە 146 هزار و ئەوانیش بە خەڵکی دەفرۆشنەوە بە 147 هزار. لە بازاردا ئەگەر بەهاکەی گەیشتە 150 و 151 ئەمە بە گوێرەی عورفی نێودەوڵەتی قبول کراوە. ئێمە هەوڵ دەدەین کە هەمیشە نرخەکە نزیکتر بێت لە 147 هزار. خۆشت دەزانی جاریوا هەبووە دابەزیوە بۆ خوار 147یش، چونکە ئەمە شتێکە پشت بە پێشبینی دەبەستێ. خەڵک جاری وا هەیە پێشبینیەکیان هەیە بەهۆی لێدوانێکی سیاسی کامانە کار لە بەهای دراو دەکەن. کاری بۆ 100 دۆلار 147 هزار دینار ئاستێکی گونجاوە، لەوە زیاتر بێ کێشەیە؟ ئەگەر بگاتە 150 و 151 هزاریش هەر سروشتیە، بەڵام ئەگەر بگاتە 155 و سەروتر ئەوە سروشتی نییە. یعنی تاوەکو 150 هزاریش ئاساییە؟ بەڵێ، لە چوارچێوەی ڕێنجی قبولکراودا بێت. بەڵێ، ئەم ماوەیە ناجێگیرێکی زۆر لە فرۆشتنی دۆلار هەیە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە. بینیمان ڕۆژە بوو 20 میلیۆن دۆلارتانە فرۆشت.
ڕۆژەیە 100 ملیۆن دلار ئەو ناجێگیریە بۆ چیە گەڕێتەوە بۆچی بانکی ناوەندی عێراق دەکات؟ فرۆشتن لە پەنجەرەی فرۆشتنی دراوەوە لە بانکی ناوەندی بە گوێرەی خواستی بازرگانەکانە لەسەر دراو. خۆت دەزانی زیاتر لە 90% فرۆشتن بۆ پڕکردنەوەی داخوازی بازرگانی دەرەکیە. بانکەکان بۆ بازرگانەکانیان داوای ڕووماڵی حەواڵە و پڕکردنەوەی داخوازی هاوردەکردن لە کەرتی تایبەتەوە دەکەن. ڕێژەیەکی کەم دەمێنێتەوە کە داخوازی خەڵکە. ئەوەی پارەی دەوێت بۆ مەبەستی خوێندن و ئەوەی پارەی دەوێت بۆ گەشت و بۆ چارەسەری کە ئەمانە بڕێکی کەمیان پێویستە. قەبارەی فرۆشتن بێگومان لە کاتێکەوە بۆ کاتێکی دیکە دەگۆڕێ و بەپێی داخوازی و پێداویستی بازاڕە. بەڵام بە ڕێژەی لە 150 کەمتان کردوێتەوە ڕۆژگارێک چەند هەفتەیەک لەمە بەربینیمان بانکی ناوەندی عێراق 220-230 ملیۆن دلاری دەفرۆشت. بەڵام بەم دوایانە کەم بۆتەوە بۆ 80 ملیۆن دلار بۆ 100 ملیۆن دلار بۆ 120 ملیۆن دلار. جیاوازیکە زۆر ئەو جیاوازیە هۆکارەکەی چییە؟ بەڵێ ئەو بڕە بۆ ماوەیەکی دیاریکراو بوو لە بازاردا کەم کرایەوە پاشەوەی ڕێ لە هەندێ بانگیرا کە پارە وەرگرن و هۆکارەکەشی ئەوە بوو کە بانکی ناوەندی لە کاتی خۆیدا ڕوونکردنەوەی لەسەردا. جاوە بووە هۆی کەمبوونەوەی خواست لەسەر دراوی بیانی. بەڵێ بیستم یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی فرۆشتنی دۆلار لە بانکی ناوەندی عێراقەوە تێوەگلانی هەندێک بانک بوو لە بابەتی گەندەڵی لەو کڕین و فرۆشتنەیە. هیچ بانکێک لەسەرم بابەتە تێوەگلاوە چ ڕێو شوێنێکتان گرتووەتە بەر؟ بانکەکان کاتێک دێنە ئەو پەنجەرەیە بۆ کڕینی دۆلار عادەتەن هەندێ بەڵگەنامە دەدەنە بانکی ناوەندی کە هۆکارەکانی ئەو کڕینەی تێدا ڕوون کراوەتەوە. بانکی ناوەندی داوا لە بانکەکان دەکات کە ئەو بازرگانانە دوای ئەوەی شتومەکەکانیان هاوردە کرد دەبێ بەڵگەنامەی پشتڕاستکردنەوە پێشکەش بکەن کە بیسەلمێنێ ئەو بازرگانە بەکردەوە ئەو شتومەکانی هێناوەتە ناو وڵات. هەر بانکێک دواتر ئەو بەڵگەنامانە نەهێنێ لەلایەن بانکی ناوەندیەوە ڕوبەڕووی سزا دەبێتەوە. چییە ئەو سزایانە چین کە ئەو بانکانە؟ سزاکان بریتین لە قەدەخە یان کەمکردنەوەی بڕی فرۆشتن لەو پەنجەرەیەوە و هەروەها دەبێ سزای دارایی بدەن بە گوێرەی بڕی ئەو پارەیەی کە وەریان گرتووە. ئەمڕۆ ئێمە نووسینگەیەکمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی تاوانی سپیکردنەوەی پارە کە ئەمە نووسینگەیەکی سربەخۆیە و بانکی ناوەندیش بەشێکە لە ئەنجومەنی ئیدارەی ئەو نووسینگەیە. بۆیە هەر بانکێک کارێک بکات کە پێچەوانی ڕێنماییەکانی نووسینگەی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە بێت ئەوە ڕوبەڕووی سزا دەبێتەوە نەک تەنیا هەر لەلایەن بانکی ناوەندیەوە بەڵکو هەندێک لەو سزایانە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشەوە دەسەپێندرێن. ئۆکێ بەس ئەو سزایانە وەکو چی چ ڕێو شوێنێکی یاسایی دەگرنە بەر بەرامبەر بەوانەی کە یاری بە بەهای دینار و دۆلار دەکەن و با بڵێن گەندەڵی و بەهادەردانەکەن لەم بوارەیە چی دەکەن؟ یەکەمیان ڕەنگە جارێکی دیکە نەتوانێت بێتەوە ناو پەنجەرەی فرۆشتنی دراو واتە قەدەخە دەکرێت. دووەمیان سزایی دارایی نەخێر هەتا ئەو کاتەی چونکە عادەتەن ئەم جۆرە کەیسانە دەچنە دادگە و دەخرێنە بەر لێکۆڵینەوە و دەبێت لێی دڵنیا بنەوە. چونکە مەسەلەکە ئەوە نییە کە ئێمە شتێک بزانین و لای خۆمانەوە بڵێین تەواو ئەم بانکەمان سزادا بەڵکو دەبێ بزانین پارەکەش بۆ کوێ چووە و گوا سەوارەکانی دەکرێت ڕۆشت بێ بۆ پشتیوانی لە تیرۆر یان کاری لەو جۆرە بۆیە دەبێ بزانرێ پارەکە بۆ کوێ چووە نەهەرەوەی شتومەکی هاوردە نەکردووە. بەڕێز دەم بابەتە زۆر سەرنجڕاکێشە بەس داکە سایدی کە لێکەمە لەسەر بابەتە لە کۆتایی ساڵی 2020 کاتێک کە بانکی ناوەندی عێراق وەزارەتی دارایی عێراق بەڕێکەوتن لەگەڵ بانکی جیهانی و IMF و ئەمانە کە ڕێکەوتن بەهای دینار و دۆلار دەستکاریکەن ئامانی سەرەکی ڕێکگرتن و کەمکردنەوەی تەهریبی ئەموال بوو ڕۆشتە دەرەوەی پارە لە سەدا چەند ئەو ئامانجەی پێکاوە. واتە گۆڕینی بەهاکە بۆ ئەوە بوو؟ بەڵێ نەخێر بە هیچ جۆرێک بۆ ئەوە نەبوو. ئێمە هیچ پەیوەندێکی نیە بۆ بابەتەوە
نەخێر چونکە با بەڕاشکایی قسە بکەین ئەمڕۆ ئەوەی بێوێ پارە بە قاچاق ببات نرخی دراو هەرچەند بێت کێشەی نییە بەهاکەی هەرچەند بێت کێشەی نییە ئەوە نییە چونکە گۆڕینی بەهای دراو ناتوانێت ڕێی لێ بگرێ ئەوەی بیەوێ پارە بە قاچاق ببات لەسەر بەهای دراو ڕناوەستێ بۆیە ئەم بابەتە بە تەواوی دوورە لەوە ئێمە لە ڕوویەکی دیکەوە سەیری ئەم مەسەلەیە دەکەین لە ڕوو ئابوووریەکەیەوە چونکە ئێمە ئەمڕۆ بەڕاستی دەبینین تەنانەت وڵاتانی دراوسەیش بەهۆی قەیرانەکانەوە بەهای دراویان دابەزیوە و لە ئەنجامی ئەوەشدا نرخی شتومەکانیان هەرزان بووە بازرگانی عێراقیش کاتێک ئەم شتومەکە هەرزانە دەبینێ دەچێ هاوردەی دەکات و بە نرخێکی کەمتریش دەیفرۆشێ لە ئەنجامی ئەمەدا بەرهەمهێنی پیشەسازی عێراقی ناتوانێت کێبڕکێ لەگەڵ ئەو نرخە بکات بەم جۆرە پیشەسازی ناوخۆیی دەمرێ ئەمە خاڵێکی زۆر بنچینەیە ئێمە ئەمڕۆ لەسەر ئاستی هەرێم سوپاس بخوا سەقامگیری هەیە بۆیە ئەوانی کاری پیشەسازی دەکەن دێن لێرە کارخانەیەک دادنێن ئەگەر وڵاتانی دراوسێ و نزیکی ئێمە نرخی شتومەکەکانیان هەرزان بێ هەموو بەرهێنە ناتوانێت کێبڕکێ بەرهەمەکانی ئەوە بکات و کارخانەکەی دادەخات و ئەمەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی بێکاری لە نێو گەنجان کەواتە خاڵە سەرەکیەکەی ئەمەیە ببوورە پابەر نەبوومە بڵێنەکەمەوە بڕاروا گفتوەکەمان کورتتر بێ بەس گفتوگۆ لەگەڵ تۆ زۆر خۆش بوو زانیاری زۆر باشە بێت خۆ بتپارێزێ سواس دەکەم خوشحاڵ بووم